حكيتي أجندای هەیە لەگەڵ هێزە شیعەکانی دیکە حکوومەتی عێراق پێک بێنێت ئێمە خۆ بە تەنیا ناتوانین حکوومەت پێک بێنین خۆبێ لەگەڵ هەموو هێزەکان گفتوگۆ دەست پێ بکات و دەست پێ بکرێ خەمتان نەبێ برسیم نییە ئێستا دام خواردەوە خۆ مەتوانم ماوەیەکی زۆر لەگەڵتان دانیشم لێرە و وڵامی پرسیارەکانتان بەمەوە هەرەوەیە سوزێ بۆیە ئێمە ئەبێ لەگەڵ هەموو لایەنەکان گفتوگۆ بکەین هەموو لایەنەکان بێ بەشدار بن بۆیە ئێمە حازرین یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆیایەکی هەیە بۆ عێراق ڕۆیایەکی هەیە کە عێراقێکی سەربەخۆ هەبێت عێراقێک کە خزمەت بە هەموو کۆمەڵانی خەڵکی عێراق بکە فەرق و جیاوازی نەکە لە بینی جنوب و باکوور فەرق نەکا لە بینی ئەم گروپ و ئەو گروپە حکوومەتێک بێ کە خزمەتکاری هەموو وڵاتەکە بکە عێراق وڵاتێکی مەجالی هەیە وڵاتێکی زۆر بەقووەت بێ عێراق توانای ئابوووریەکی زۆر بەهێزی هەیە توانای مرۆییەکی زۆر بەهێزی هەیە ئەتوانێت پێگەیەکی زۆر گەورەی نێودەوڵەتی هەبێ بەڵام تاکو ئێستا عێراق نەیتوانیوە بگاتە ئەو ئاستەی کە ئەتوانم بڵێم شایستەیەتی بەشکەم بە ڕێککەوتنێکی گشتگیری قۆڵی ڕیشەیی لە نێوان هەموو ئەو لایەنە براوەکانی هەڵبژاردن بتوانین عێراق بگەینە ئەو پێگەیە طبعاً تێڕوانینێک هەیە عێراقێکی بەهێز خراپە بۆ کوردستان من بە پێچەوانەوە ئەیبینم من پێم وایە عێراق بەهێز بێ کوردستانیش بەهێزە بێ ئێمە هیچ وەکو کوردستان هیچ سوودێک نابینین لە عێراقێکی لاواز بۆیە سیاسەتی دوورە پەرێزی لە بەغاو لە هێڵە گشتیەکانی عێراق پێم وایە سیاسەتێکی غەڵەتە بزانە لە سەردەمی جەنابی مام جەلال کە کوردستان پێگەیەکی بەهێزی هەبوو لە بەغا وەزعی کوردستان چەند باشتر بوو لە ئێستا بۆیە ئەمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە عێراقێکی بەهێزمانەوێت تاکو کوردستانیش ئاوەدان باشێکی